بە مەبەستی بەڕێوەچوونی پرۆسەی دەنگدانی تایبەت لە پارێزگای کەرکووک سەرجەم هێزانامنیەکان خراونەتە حاڵەتی ئامادەباشی و ڕێو شوێنامنیەکان گیراونەتە بەر لە نزیک بنکەکانی دەنگدانیش هاتوچۆی هاوڵاتیان قەدەغە دەکرێت. سبەینێ لە ژێر چاودێری توندی ئەمنی زیاتر لە 47,000 پۆلیس و سەربازی عێراقی و هێزە تایبەتە ئەمنیەکان بەشداری پرۆسەی دەنگدانی تایبەت دەکەن. ئێمە وەکو بەڕێوەبەراتی پۆلیسی کەرکووک پلانی خۆمان هەیە بۆ ڕۆژی دەنگدان ئامادە کاریمان کردو لەسەر ئەو پلانە نزگەی پێش 6 مانگ پێشی ستاکە دوو-سێ جارێکش ممارەسەمان کردوتە سەر ئەو پلانە کاتێک کە تەوزیعکراون و چۆنیەتی سنووقەکان گواستنەوەیە چۆنێتی پاراستنی ئەو بنکانێکەوە دەنگەدرێ چۆنەتی گەڕانەوەی ئەو سنووقانەیە مەخازنی مفۆڵی ئەمانە هەمووی ئینی کراوە کۆنتترۆل کراوە هەمووشی لەژێر چاودێری خۆمانە و حیمایە خۆمانە ناو شاری کەرکووک لەژێر کۆنتترۆلی هێزە ئەمنیەکانی خۆمانەوەکو پۆلیسی کەرکووک بە هەمانگی لەگەڵ هێزی اتحادیە و جێشی عێراقیە بە سێ خەت هەموو عینەکان تا ئینکراون هەموو بازنەکان وەکو بازنەیەک دانراوە سێ خەت حیمایە دەکرێت. ئێمە ڕێوشۆنەکان پێشوەختە ئامادەکاریمان بۆی کردووە هەموو شتێکشمان لەژێر کۆنتترۆڵە ئەوەی کە ماوەتەوە ئێستاکە فقط ڕۆژی دەنگدان بێتە پێشەوە و خەڵکی بڕوا دەنگ خۆی بدە هیچ کێشێکمان نییە و ئێمەش چەند ڕێنماییەکەیە بۆ هاوڵاتیانە بێ بیگەێنین. یەکەمی ئەوەیە ڕۆژی دەنگدان نابێ بە هیچ جۆرە مۆبایلی پێبێت چەقۆ یاخود دەمانچە یاخود شتیوە یا کامیرەش مەمنوعە هەماشت قەڵەم مەمنوع ئەم شتانە بەکاربێنرێ و بڕاتە ناو بنکەکانەوە. هاوکات کۆمسیۆنی هەڵبژارنەکانی کەرکووک سەرجەم ڕێکارە یاساوی لۆجیستیەکانی تەواو کردووە. بەڕێوەبەری نووسینگەی کەرکووکی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژارنەکان ئامادەیی کۆمسیۆنی بۆ بەڕێوەچوونی هەڵبژارنی تایبەت و گشتی بە بێگرفتدەر بڕی. بە ئێمە خۆتان نەزانن مەراکز اقتراعیمان 315 مرکز اقتراعیمان هەیە تەوزیع براوە هەر یەکێ 2247 محەتەمان هەیە گشتی تەوزیع کراوە مۆزەفەکان گشتی 12,000 تەمینمان کردووە مۆزەف اقتراعی 12,495 مۆزەف اقتراعیمان تەمین کردووە کە ناحیەی لۆجستیش گشتی تەوزیع کراوە خاص و نازحین ئینشاڵڵا بەیانی دەست پێکە گشتی تەوزیعمان کردووە تەمین حیمایەمان کردووە تەمین لۆجستیمان کردووە. شاری کەرکووک دابەش بووە بە سەر سێ بازنەی دەنگداندا لە بازنەی 136 کاندید هەوڵی بەدەستهێنانی 5 کورسی دەدەن هەرچی بازنەی دوی ناوەڕاستی کەرکووکە 4 کورسی هەیە و 55 کاندید ململانەی بردنەوەی کورسیەکانی بازنەی دوو دەکەن لە بازنەی سێ کە حەویجە و دەوروبەرێتی بۆ کاندیدانی عەرەب یەکلایی بۆتەوە و 39 کاندید کە سەرجەمیان لە نەتەوەی عەرەبن هەوڵی بەدەستهێنانی ئەو سێ کورسیەی بازنەی سێ دەدەن. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.